باسی ژنێرانت کرد بەخێوکردنی کۆتر کێشەی لە ماڵی لەگەڵ داچی منداران دروست نەکردوێت لسه مارج بیان عیب بوو برێمە کۆتر ڕدەگرین هەمووی قەفەسەکە موگەن ئەگەنادە بسمە دەشتێ مارەشە دەرەش دەشکە بینم بۆی دەکا کا دروستکە بەس ژنی دووەم مەکە لە خۆ دروستکە ینی لەبەر هەندێک لەبەر هەندێک بەرێ گوتمەکەنا من لە دەشتێ مەجبورم گوتم بەخێو دەکەم زۆر مەرەقما گوتم دەبی خێزانشکە بینم لێوێ بەخێویان بکەم گوتی نامان بەوەی ڕازی بوو ڕازی بووتی لە سەبانی دروستکە منش لۆفتێکی زۆر جوانم کردێ لە مارێ بەخوای 50 وەرەقەی توێ 50 وەرەقەم لێدایە بەس لەو لۆفتەکەی لەبەر 50 وەرەقەکەی وان لەبەر ژنی دووەم بەڵێ بەس لێ دەقەی ناکە بەس ژنی مەینە پێشبکەی سباقی زازلمان هەیە حاجمە کۆتر تەسبیل بکەم چەند ساڵە کۆتر بەخێو دەکەیت والله هەلە منداری کۆترم هەبوو بەس ئەوە تقریبا 8 ساڵە زازی بەخێو دەکەم پێشتری حەردیم هەبوو ئەمەی باشترە والله ئێستا زازەکە خۆشترە یعنی گەمەکەی خۆشترە زازەک نرخی زازت گرانە بەڵێ ئەرە والله زۆر گرانە تۆ چەند ساڵە کۆتر بەخێو دەکەی والله هەلە منداری وە کۆترم هەبووە لە منداری و بەخێو دەکەم حتا لە نۆتۆیەک هەموو کۆترەکانی هەموو لێ بردەم لە پێڕەوەکەی زۆر سم لێ بۆ کاتی هیچ یا لەمارە نێهێشتم دووبارە ڕامکردەوە ئەرێ والله لە پاش ژنم هینایە و کۆترم ڕاکردەوە